بەرهەمهێنانی بەرووبوو دەبێت ئەوەی لە تواناماندا هەیە بیکەین بۆ گەشەپێدان بە کەنیسەکان تاوەکو بەرهەمی ڕۆحیان هەبێت. ئەم بنەمایە لە ڕووداوێکی زۆر گرنگە وەرگیراوە لە ژیانی عیسای مەسیح و نێردراوەکانی. ئەم ڕووداوە بە ڕووداوی درەختی هەنجیر ناو دەبرێت. عیسا هەمیشە نمونەی لە سروشتەوە وەردەگرت بۆ شیکردنەوەی مەبەستەکانی، بۆ نمونە ڕووناکی، تاریکی، تۆ و ئاو. لێرەدا داری زەیتون و بیرۆکەی گەڵاکەی و بەرووبوومەکەی بەکاردەهێنێت. بام ئایەتە بخوێنینەوە بۆ بەیانی کە بێتعەلیایان بەجێهێشت. عیسا پرسی بێتعەنیا لە ئۆرشەلیمەوە نزیک بوو، لە عازەر سەر بە بێتعەنیا بوو، لەگەڵ هەردوو خوشکەکەی مارسا و مریەم بە ئەگەرێکی زۆرەوە عیسا لە ماڵی ئەوان نەبوو. دوای ئەوەی بەجێدەهێڵێت و برسی دەبێت کتێبی پیرۆز دەڵێ لە دوورەوە دارهەنجیرێکی بینی گەڵای کردبوو، بەرەولای چوو بە ئومێدی ئەوەی شتێکی پێوە ببینێت. بەدڵنیاییەوە ئەو دەیزانی هیچی پێوە نییە، بەڵام وەک ئینسانێکی ئاسایی برسی بوو. هەروەها دەویست نێردراوەکان فێری وانەیەکی زۆر گرنگ بکات دەربارەی خۆیان و دەربارەی گەلی ئیسرائیلیش بەگشتی. گەیشتنە لای و لە گەڵاکە زیاتر هیچی پێوە نەبینی، چونکە وەرزی هەنجیر نەبوو. اینجا پێی فەرموو ئیتر هەرگیز کەس لە بەرت ناخوات. قسەی بۆ دارهەنجیرەکە دەکرد، قوتابیەکانیش گویان لێبوو. ئەو شتێک کە عیسا لێرەدا دەویست بیکات ئەوە بوو مەزنی و دەسەڵاتی خۆی نیشان بدات، لە هەمان کات داوانەیەکی گرنگیان فێر بکات. ئەم لێکچواندنێکە و لێکچواندنێکی مەزنیشە. ئەگەر چاو لە پەیمانی کۆن بکەین دەتوانین لی تێبگەین. بەیانی کە بەوێدا تێپەڕینەوە دارهەنجیرەکەیان بینی لە ڕێگە وشک ببوو. پەترۆس بیری کەوتەوە وتی ڕەبای سەیر بکە دارهەنجیرەکە کە نەفرەتت لێکرد وشک بووە. لە یادتانە بۆچی عیسا ئەم کاری کرد؟ دەیویست وانەیەکیان فێر بکات، چونکە ئەوان ئەگەر لە پەیمانی کۆن تێگەیشتنایە ئەوە لە قسەکەی تێدەگەیشتن کە عیسا دەیڵێت. بۆ نمونە گەر بۆ پێشینەکەی یەرمیا بگەڕێنەوە ئەبینین ئەمە تەنها یەک نمونەی و نمونەی دی زۆرن. لە بەشی هەر ژمارە 13 دەفەرمێ یەزدان دەفەرمێت درۆینەکان لە بین دەبم. جێناوەکە لەم ڕستەیە بۆ گەلی ئیسرائیل دەگەڕێتەوە. نەترێ بەمێوە دەمێنێت. لێرەیە لێکچواندنێکی دیکە بەکاردەهێنێت کە لە سروشتەوە وەرگیراوە. بەردەوام دەبێت و دەڵێت نە هەنجیر بە دارهەنجیرەوە. گەڵاکانیش سیز دەبن، ئەوەی دەیاندەمێ لەلایەن نامێنێت. ئەمە بۆمان ڕوون دەکاتەوە بۆچی عیسا نەفرەتی لە دارێک هەنجیرەکە کرد. ڕێک هەمان شت دووبارە بۆەوە کاتێک نەفرەتی لە دارەکە کردەوە، ئەوەی دەیاندەمێ لەلایەن نامێنێت. عیسا دەیەوێت چی بڵێت؟ ئەو دەڵێت نەفرینەکەی گەلی ئیسرائیل تەنها لە پەیمانی کۆندا ئەو سەردەمەدا نییە، بەڵکو لەم سەردەمی عیساشدا، چونکە ئەوان عیسایان ڕەت کردەوە سەرەڕای هەموو ئەو موعجزانەی کە کردی. ئەگەر بگەڕێنەوە بۆ سیاقی خۆی بۆمان دەردەکەوێت ئەوان گوناهێکیان ئەنجام داوە کە هەندێک وا بۆی دەچن لە لێخۆشببوونی نییە. ئەویش ئەوەیە ئەوان وەک سەرکردە و ڕابەر بە تەواوەتی عیسای مەسیحیان ڕەت کردەوە و تەواوەتی دوورکەوتنەوە لەو شتانەی کە عیسا لە ڕێزی موعجزەکانیەوە دەیوت. لە ئەنجامی ئەمەدا عیسا دەڵێت ئامانج لە هاتنی من بەنسبەت ئەم گەلەوە کۆتایی هاتووە، بەڵام ئەمە کۆتایی چیرۆکەکە نییە، چونکە یوحەنا وانەی ڕاستەقینەی ئەم دۆخەمان پێ دەڵێت. ئەویش ئەوەیە کە عیسا بۆ هەموو جیهان هات و هەموو جیهان مرد، نەک تەنیا بۆ جوولەکەکان بەڵکو بۆ هەمووان و ئەو نەتەوەکانیش. با ئینجیلی یوحەنا بەشی 1 ئایەتی 11 تا 13 بخوێنینەوە کە هاوکات دامەزراندن و لەدایکبوونی کەنیسە دەبینین. ئەو بۆ لای گەلەکەی هات، بەڵام ئەوان پێشوازیان لێ نەکرد. ئەوان کێ بوون؟ دارهەنجیرەکە بوون. ئەوان کە بوون بەربگرن و گەڵای جوان بەسەر لەقەکانیانەوە بێت و نیعمەتی خوا بە ئەوانی دیکە نیشان بدەن، بەڵام ئەمەیان نەکرد، بەڵکو عیسایان ڕەت کردەوە. عیسا لە ڕێگەی داری هەنجیرەوە ئەمە ڕوون دەکاتەوە کە ئەو گەلە ئەویان قبوڵ نەکرد. لەگەڵەوەشدا هەموو ئەوانە پێشوازیان لێ نەکرد. لێرە ئاماژە بۆ هەموو یەهودیەک و هەموو میلەتان دەکات. لەگەڵەوەشدا هەموو ئەوانەی کە پێشوازیان لێ کرد، ئەوانەی باوەڕیان بە ناوی هێنا مافی پێدان ببنە ڕۆڵەی خوددا. ئەوانەی نا بە سروش لەدایک بوون، نە بە خواستی مرۆڤ، نە بە بیستی پیاویش، بەڵکو لە خودداوە لەدایک بوون. لێرەدا باسی لەدایکبوونەوەی نوێ دەکات. کاتێکیش دێنەوە سەر مەسیح و ئەم بوونە نوێیە واتە کلیسا پێک دەهێنێت کە خوددا خۆی دەستی بە دروستکردنی کردووە بەر لە 2000 ساڵ پێش ئێستا. اینجا دەست دەکەین بە بینینی ئەو وێنە ناوازەیە کە مەفروضە ئەنجامی بدەین لەو سۆنگەیەوە کە دەبێت بەرووبوومەکەوە دەست بخەین. بەرووبوومەکەش ڕۆحە. ئەمەژە شتەیە کە پۆلس ئاماژەی بۆ دەکات لە پەیامەکەی بۆ گەڵاتیا لە پێنجی پێنجەم کە دەفەرمێت بەڵام بەرووبوومی ڕۆحی پیرۆز ئەمەیە: خۆشەویستی، خۆشی، ئاشتی، ئارامگرتن، میانی، چاکە، دڵسۆزی. بە مانایەکی دیکە لە دەرەنجامی هاتنی مەسیح سەرەڕای ئەوەی گەلەکەی بە تەواوی ڕەتیان کردەوە، بەڵام ئەو دریگای بەڕووی هەموو جیهاندا کردەوە، یەهودیەکان و غەیری ئەوانیش، بۆ ئەوەی ببن بە یەکێک لە مەسیحدا. لە گەشەسەندنمان لەگەڵ مەسیح ئاوێتەی بەرووبوومی ڕۆحی پیرۆز دەبین و ئەمەش لێکچواندنێکی دیکەیە بە داری زەیتون.
پرسیارێکی گرنگ بۆ تێفکرین و جێبەجێکردن هەیە. بۆچی هەندێک لە کەنیسەکان هەمانەوە چالاکی بێ بەرهەم و نەریتیانە دەکەنەوە کە خەڵکی ئیسرائیل پەیڕەویان دەکرد. خەڵکی ئیسرائیل خەریکی کۆمەڵێک ئەرکی نەرێنی مردوو بوون، کۆمەڵە یاسا و ڕێسای زیادە و ژیانێکی دووڕوانە دەژیان. ئەمە دەکرێت لە کڵێساکانی ئیسای مەسیحی ڕوو بدا. نمونەیەکی شەیەکە لە ئاشکراکردن لە بەشی حوتەم باسی لێ دەکات. یەکێ لەو کلیسانە کلیسای لاودیکیایە. ئیسا پەیامێک بۆ یوحەنا دەنێرێت بۆ ئەو کلیسایە. شاری لاودیکیا شارێکی گەورە بووە، کەنیسەیەکیشی تێدا بوو کە ئیسا پەیامێکیان بۆ دەنێرێت بۆ فریشتەی کلیساکەی، واتە بۆ لاودیکیا. بۆ فریشتای کلیساکەی لاودیکیا بنووسە ئەمە پەیامی ئەوەیە کە بە ئامین ئاو دەبردرێت کە شایەتی دەری دڵسۆزی و ڕاستگۆیی و سەرچاوی بەدیهێنراوەکانی خوددایە. ئاگام لە کردارەکانتە، تۆ نەساردی و نەگەرمیت. بەم بۆنەیەوە لەم شارەدا کانیەکی ئاوی فێنک هەبوو. حەزیان نەدەکرد لی بخۆنەوە، لێکچوونێک بەکاردەهێنێت کە دەتوانن لی تێ بگەن. قسەکانی تاوا دەکات بەم شێوە: ئاگام لە کردارەکەتانە، نەساردن و نەگەرمن، خۆزگە ساردیان گەرم بوونایە. بەڵام لەبەر ئەوەی شایەنی نیت، نەساردیت و نەگەرمیت، بە تەمام لە دەمەوە بتفێنمەوە. لێرەدا قسە بۆ ئەو کلیسایە دەکات کەوا دیارە ڕێوڕەسمە مردووەکانی ئیسرائیل پەیڕەو دەکەن. تۆ دەڵێی دەوڵەمەندم و زەنگین بوومە، شارێکی دەوڵەمەند بوو. تۆ دەڵێی دەوڵەمەندەکان و زەنگین بوومە، تۆ دەڵێی دەوڵەمەند بووم و زەنگین بوومە. مێژوو باس لەوە دەکات کە شارەکە بەر لە بۆمەلەرزەیەکی زۆر بەهێز دەکەوێت. حکوومەتی ڕۆمانیا پارەیان پێشکەش دەکات تا شارەکان ئاوەدان بکەنەوە، بەڵام ئەوان گوتیان پێویستمان بە پارەی نوێ نییە. بیهێنە بەر چاوتان ڕێک ئەو شتیان وت کە ئەیسا باسی کرد: دەوڵەمەندم و زەنگین بوومە، پێویستم بە هیچ نییە، پێویستم بە حکوومەتی ڕۆمانی نییە. ئەیسا پێیان دەڵێت: ئێوە هەمان قسەتان بە منی ژوت، بەڵام بێ ئاگای لەوەکە بەدبەخت و نەکبەت و هەژار و کوێر و ڕوتیت. ئەیسا ئەم قسەیە بە کلیسا دەڵێت: ئامۆژگاریت دەکەم زێڕی بە ئاگر پوختەکراوم لێم بکڕی تاکو و دەوڵەمەند بیت، جلی سپیش تاکو لە بەری بکەیت بۆ ئەوەی شەرمەزاری ڕۆتیت دەرنەکەویت. شارێکی زۆر دەوڵەمەند بوو، هەروەها بە دروستکردنی جلوبەرگ بەناوبانگ بوون. بۆیە ئەیسا تەشبیهێک بەکار دەهێنێت کە بتوانن لی تێ بگەن. ئامۆژگاریتان دەکەم زێڕی بە ئاگر پوختەکراوم لێ بکڕیت تاکو دەوڵەمەند بیت، جلی سپیش تاکو لە بەری بکەیت بۆ ئەوەی شەرمەزاری ڕۆتیت دەرنەکەویت، هەروەها کلیریش بۆ ئەوەی لە چاوتی بدەیتە تا بیبینیت. ئەم شارە بە بەرهەمهێنانی کلیش بەناوبانگ بوو کە لە سەراپای ڕۆمانیا بەکاردەهێنرا. ئیسا ئەم تەشبیهانەی بەکارهێنا تاوەکو مەبەستی خۆی بگەێنێت. جێست بۆیە بەردەوام دەبێت و دەفەرمێت: ئەوانەی خۆشم بوێن سەرزەنشتیان دەکەم و تەمبیان دەکەم، بۆیە دڵگەرم بە تۆبە بکە، لەوە تا لەبەر دەرگا وەستماوم و لەبەر دەرگا دەدەم. چەندی جار ئەم بەشە بەگەیاندنی پەیامی ڕزگاری بەکاردەهێنێت، بەڵام لە سیاقی خۆیدا ئەوە بوو کە ئەیسا لە دەرەوەی کڵێساکە وەستاوە و لە دەرگای کڵێسا دەدا. ئەمەش لێکچواندنێکی دیکەیە. ئەگەر یەکێک گوێی لە دەنگم بوو و دەرگاکەی کردەوە، لی دێمە ژوورە و نانی لەگەڵ دەخۆم، ئەوش لەگەڵ من. ئەو شتە چیەکە کەنیسەنیەتی؟ خودی مەسیحە. ئەیسا مەسیح لە دەرەوە وەستا بوو و سەیری ناوەوەی دەکرد. ئەوان دوور بوون لەو بناخە ڕاستەقینەیە لەسەری بنیاتنرابوون و کرانە دامەزراوەیەکی ئەلمانی. ئەمە ئەوە بوو کە بەسەر ئیسرائیل داهات. وەک دارهەنجیر بوون کە گەڵاو میوەی نەبوو، بەڵام بریار نییە ئەمە دۆخێک بێت بۆ کەنیسەکە. بابیر لەو بنەمایە بکەینەوە کە لەو لێکچواندنانە وەرگیراوە و ئەزمموی گرنگی مەسیح لەگەڵ قوتابیەکانێتی. با هەموو شتێک بکەین کە لە تواناماندا بێت بۆ ئەوەی کلیساکانمان بەرهەمی ڕۆحیان بێت.